لە هەفتەی 11 لە خولی نایل کوردستان لە کلاسیکۆی ڕاپەڕیندا قەڵازی لە یاریگەی خۆیدا میوانداری ڕانیەی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بە هێرشبردن دەستیان پێکرد. دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن. دوای چەندین هێرشی هەردوو لا بۆ تۆمارکردنی گۆڵ لا خولەکی 38 محەممەد هاوار گۆڵی پێشکەوتنی ڕانیەی تۆمار کرد. نیوەی یەکەم 1-0 لە بەرژۆندی ڕانیا تەواو بوو. لا نیوەی دووەمدا یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی. یاریزانانی قەڵاتزێ بۆ یەکسانکردنەوەی یاریەکە هاتنەوە ناو یاریگا. دوای چەند هێرشێک لا خولەکی 67 مستەفا مەجید گۆڵێکی بۆ قەڵاتزێ تۆمار کرد و یاریەکەیان یەکسان کردەوە. تا کۆتایی ئەنجامەکە وەک خۆی مایەوە. یاریەکە بێکسانی و بە ئەنجامی 1-1 کۆتایی هات. لە یاریەکەیە باش بووین تەنانەت جێمی دووەم لەبێ نەختێ کشای نەدواوە ئاسمان وەکو پێویست نەبووەش سەرەتای چارەگی یەکەم لە سەرەتاوە توانیمان دەقەی 25 گۆڵە 20 گۆڵێ بکەین کۆنتترۆلی یاریەکەمان لەدەست بەڵام ئەمە حالی تۆ پێی کوردستانە ئەوانش لە یاریگای خۆیان لە پێشاندەرانی خۆیان ئێمە قۆناغی یەکەممان بەو شێوازە تەواو کرد. من تا ڕاگەیانکارن خۆتان لەوانەیە فۆکستانە سەر یاریەکە بوو بێت ئێمە بە درێژاینەوە دەقەتوانیمانە کۆنتترۆلی یاریگا و تۆپ و ساعە بکەین بەڵام لە تۆپی پێدا بەڕاستی جاری وا هەیە دادپەروەری نییە ئەو بە فرسەیە گۆڵێک دەکات بەڵام ئێمە چەند زەختمان لەو تیپە کرد نەمانتوانیوە گۆڵی فەوزوانە لێ بکەین. ئەمە زۆربەی هەرە زۆری یاریەکانی کە لە دەرەوە یاریگای خۆشمان و لە ناو یاریگای خۆشمان کردووە وەکو ئاستی هوەری بەڕاستی وەکو جەماعی و فەردیش ئاستەی باشمان پێشکەش کردو. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 11 هەفتە یانەی ڕانیا خاوەنی 13 خاڵە و یانەی قەڵاتزێش خاوەنی 10 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.